باشە تۆ بڵێ باوکم نەتیجەیەکی باشم بۆ بێنێتەوە. بەخوا هەستی جان یەک شتێ با پێ بڵێم بە پێی ئەو داواکاری دایکی بێ دە دەفتەر زۆرە قەت باوەڕ مەگە باش تۆ ڕازی بێ. وەڵڵاهی شتێکی غەڵەتە کاکە. ئەخە ئەوە چییە؟ یعنی گەنجێکی وەکو من دە دەفتەری لێ بوو کاکە کچەکەم خۆشەوێ. گورە جان تۆ هەستی جان تۆ زۆر سەری تو بەگاڵتە ئەزانی و مۆزوع ئەزانی ئەو کچە چەند جوانە هەچی گەنجی ئەم منتیقی و ئەم گوندیش هێت بووم بۆی بەخوا کاک ڕێبوارە چۆ بۆ داوای ئەحەسووری خۆمان نەزانی دەدانە جار بۆ کوڕەکەی ڕۆژە بۆ داوای هەر نەیاوە لەولاوە کاک فاتیح ڕۆشتووە لەولاوە کرمانج ڕۆشتووە بەخوا بینی خۆمان پێ و ناخۆش نەبێ خۆش شێت بووم. قورآن نەزەکۆی من دەجار ڕۆشتمە دەوداوی ئیستا باوکم چۆتە داوای بەشکم خوایە ئەم جارە بێتەوە نەتیجەیەکی باش. زانی چێ بە قوربانی چاوم ئیتر دایشێتی خۆ بە زۆر لە باشی نایەنگدە دەرانێ کە ڕازی نەبوو نایە دە دەفتەری زۆرە. ئەو باوکم هات هاو ها باوە چی بوو؟ موژدە چی بوو؟ کورە زەهری مار موژدەی چێ؟ کورە ئەوانە کوڕم دەرێت چێر و گۆلچی دەفرۆشن. ئێوە پێچەقاندیا دەرێت لە دە دەفتەری کەوتن ناوێت. ئێ بەدوو تا بۆ مام کە قسی درێژ خایە. ئەرێ کوڕم ئەمن دارتێدا خوازێ ژنەیان ئەم چوومە تاقم قەنەفەی بکڕم کوڕەکەم. ڕاستەکە هەتی تۆ زۆر بێعقڵی ئەڵێم حاج جان بام قسەیە بکەم کا حاج جان خۆت زانی باوکم لە سەفەر و ئیشەڵا دەمەوارە ئەگەڕێتەوانێ ئەگەر باوکم هاتەوە و ئەو دە دەفتەرەی بۆ هەڵسوڕا و داخوازی کرد بۆ من تویش کێشەیەک نییە. وەڵام من ڕازی نیم کاکە من قسەم خۆشەوێ. ئەرێ وەڵڵاهی لەلایەن نۆ ڕازیمەوە عەف بەردش لە دوودایم ناوەڵڵای کاکە ئەوە خواردنی منیا ئەو بەردە بەمار ناگیرێت. ئەی من باوکە کورە وەرە پێش بخۆ وەرە دەری بزمارەیەک ئینجی وەرە پێش بخۆ وەرە کۆرە دە دەفتەر بە ئێوە بە چیە درێ بەشم ئەمە خوای باشی خۆم ڕازی بێ و ئەو مەبلەغە پارێم بۆ بە. بێبی کەرەوەتی و وهاتم باوکە ژیان بەخێر بێتەوە باشی قوربانی بن چێ بێتاقەتی وەڵی باوکە چی پێ بڵم دیسانە مۆزوعی کشەی گەلایشخانە چی بووە؟ دە تۆرە جاری هیلاشی وەرە باچینە ژوور ژوورە بۆ باسەکە ئەحواڵە دەخوا بەخێر بێتەوە باوکە بڕۆ ڕێگەی هەر نابڕایەوە یەخوا بەخێر بێتەوە باوکە ئەزانم بەخوا هیلا ببێ جارۆڵە دووریش بێ خۆ هەرە بێ بڕۆی تازەی وەڵەوە ئەی وەزعی ئەوێت چۆن وەزعی تەعزیەکە باسییان تازیەکە تامڵی قەرواڵە بەس بوو بە فەرتەنە بوو وەرە سەڵا هەر نەچوومە ئەی سەبە بوو خۆتە زانی حاجی ڕەحیم خوافیکە ئەمڕۆی لە هەموو ڕۆژی خۆشتر بێت چوار کوڕی هەبوو ئێوە سیانە لە لافیتەکەیان ناوی خۆیان نووسی بوو ناوی عەزیزیان نەنووسی بوو ئاخ دەچۆنە بە باوکە ناویکە عەزیز نەنووسکە ئەویش کوڕیەتی آخر زانی چۆڕۆڵە بینیان باش نەبوو لەسەر میرات و شت شەڕیان آخرە مە ڕاستە ئەی دوایی لەگەڵ عەزیز بینی لافیتەکە ئاوە هەر شێت بوو کورتانی فرەیە نەبابە ڕۆی ئەو لافیتەی هێنایە خوارەوە لافیتەکەی دڕا دڕانی شەرەفم دڕانی دانێکی هەڵواسی نووسی خوا لێ خۆش بوو حاجی ڕەحیم باوکی عەزیز و بەس بۆ بەسی برانە کوڕەڵە بەس نا بەس یعنی بەس باوکی خۆمە ئەی دوایی وەڵی تر کاکە بووە فەرتەنە ئێ جابۆنێک بەتی خۆ دەزانی سێ براکەی تری هەمویان خەریکی ئیشی بازرگانی و کوتاڵن ئێوە عەزەی داماوە خەریکی فیتەری ئێوە ڕەفیقەکانی کابرای تاجرکە هاتن ئەی بەخێر بێ بە قەرباڵەخێ عەزەی داماویش هەرچی فیتر بوو بەخێر بێ یاخوا بەخێر بێ وەڵا کاکە لە پڕێکە ئەوە نەمزانی عەزە و سێبراکەی پەلاماریەکیان عەزا چوو بۆ سێبراکەی ئەیان کرد سێبراکەی چوو بۆ عەزا پێنج شەش بۆکسیان لەو عەزەی داماوەیەوە عەزە هەڵەسایەوە هەدی ئەو قڕێ هەڵەسێتەوە ئەو سمۆرێ لە هەر سێکیانی ئەیە وەڵی تر کاکە وردە جەماعەتی فیتەرەکە و جەماعەتی بازرگانەکان ئەوانش پەلاماریەکیان ئاوەشتەکە گەورە بوو بە فەرتەنەیەک تێگە حەزە لەم بۆکسی هاوی ئەی دوایی کورسی تیانەمە قاکە میان کرد تێکتری وڵی تر دوای هەسامەتم ئارێ باس شکریانی حەلێ کرد کێشەکە تۆ نەوەڵا بێدەنگم کردن قاعەت دەنگی لێ ناهات ئەو مزگەوتە وەڵە بەڕژۆ ئاوا لێ کردا دەنگیەوە ئەی دوایی وڵی تر دواتم بەسە کەواتە ئەم جارە قسە بۆ کردن نەوەڵا ئەی بەبینەکەیان ڕۆشتم تاکو نزیکی قادرمەکانی دەرەوە یعنی چی لای قادرمە ئاوڕیان و قسە بۆ کردن ئەکبەرە تۆ کردن وتم یاخوا داوەشیان ڕۆڵە ئەمرتان نەمێنێ تازی ئاوا ئەگیرێت وەڵای چە ڕۆشتم یعنی کێشەکە حەل نەکرد تازیێم بەجێ هێر مزگەوتم کورە بابە تازیە چۆن واگیرێ وتم ڕۆڵە وتم عەزە خۆت برا گەورەیان کە جێ لە هەمویان کردری